حاجیەکانی ئەم ساڵ شێفی خواردنیان لەگەڵە و لە سەدان هەزار ماڵ حاڵەتی ئامادەباشی ڕاگەیەنرا. فەرموون لە 1964 هەواڵە گەرم و گوڕاخۆ ماڵەکان ببیستن. ئەم ساڵ بە تێروپڕی حسابی سەفەری حاجیان کراوە. جگە لە موفتی و مرشیدی ئاینی 25 کەس لە تیمی پزیشکی لەگەڵیاندا دەنێردرێت و 3 شێفیشان لەگەڵە بۆ دروستکردنی خواردن. فەرمانگەی میدیا و زانیاری ڕاگەیان مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەت بڕی 4 ملیار دیناری تەرخان کردووە بۆ حاجخوازان. لەگەڵ ئەم زانیاریە ڤیدۆیەک بڵاو کراوەتەوە کە داتای وردی حاجیانی تایە. ئەم ساڵ هەموو حاجیانی لە ڕێی وشکانی و ئاسمان سەفەر دەکەن، ژمارەیان 5136 کەسە. 25 کەس لە تیمی پزیشکی و 3 شێفی خواردن و 112 حملەدار و 39 مرشیدی ئاینی و 5 موفتی 49 کارمەندی کارگێڕیان لەگەڵە. لامڕۆ سەدان هەزار ماڵ لە هەرێمی کوردستان دەکەونە حاڵەتی ئامادەباشیەوە. هۆکارەکەشی ئەوەیە تاقیکردنەوەی کۆتایی ساڵی پۆلە ناکۆتاکان دەست پێ دەکات. ئالان حەمە سەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم ڕایگەیاند 1,487,895 قوتابی بەشداری تاقیکردنەوەی کۆتایی وەرزی دووەمی پۆلە ناکۆتاکان دەکەن. پۆلە ناکۆتاکان لە 4 بنەڕەتیەوە دەگرێتەوە هەتا 11، بەڵام پۆلی نوێی تیانە. قوتابیان هەرچی فێر بوون و خوێندویانە لە ئەمڕۆ کاتی ئەوەیە بیخەنە مەیدان. دوای ئەمە وەزارەتی پەروەردە تاقیکردنەوەیشی گەورەتری لە پێشە، ئەویش تاقیکردنەوەی پۆلی 12 کە ڕۆژی 1/6 دەست پێ دەکەن. بۆ ئەوانەی جیلی ئاڵتوونی، ئەگەر هێشتا پێتان وایە لە دایکبوانی 2000ەکان منداڵن، ئەوە ئەم هەواڵە بخوێنەوە. کۆمسیۆنی هەڵبژارنەکانی عێراق ڕایگەیان ئەم ساڵ لە دایکبوانی ساڵی 2007 تەمەنیان بۆتە 18 ساڵ و بۆ هەڵبژارنەکانی عێراق مافی دەنگدانیان هەیە. کۆمسیۆن داوای کردووە خەڵک بچن کارتی بایۆمەتریەکانیان وەربگرنەوە تا لە دەنگدان بێبەش نەبن. هەموو ڕۆژێکیش لە کاتژمێر 8 بەیانی هەتا 5 ئێوارە ناوەندەکانی وەرگرتنەوەی کارت کراونەتەوە و پشۆکانیش لەوێن بە ڕۆژی هەینیشەوە. کۆمسیۆن ئەمڕۆ شەممە 7/5/2025 لە ڕاگەیەندراوێکدا دەڵێ هاوڵاتیان دەتوانن سەردانیان بکەن و کارتەکانیان وەربگرنەوە یان نوێی بکەنەوە و هەر کەسێ کێشەی پەنجەمۆری هەیە سەردانیان بکە بۆ چارەسەرکردنی کێشەکەی. کۆچی دوای هونەرمەند محەممەد عەباس بارام هەروە بە بێدەنگی تێنەپەڕی. قسەی زۆر لەسەر بە خاک سپاردن و دەرهێنانەوەی تەرمەکەی کرا و تا ئێستاش هیچ شتێکی یەکلاکەرەوە بەردەستیە. ڕۆژی 15/2025 هونەرمەند محەممەد عەباس بارام بە هۆی نەخۆشیەوە لە ئوردن کۆچی دوای کرد. هەرچەندە وترا کە تەرمەکەی دەهێننەوە بۆ کوردستان، بەڵام هەمان ڕۆژ لە وڵاتە بە خاک سپێردرا. بۆ ڕۆژی دواتر خێزانەکەی ڕایگەیان بڕیاریان داوە تەرمەکەی دەربێننەوە و بیهێننەوە بۆ کوردستان، بەڵام تا ئێستا هیچ قسەیەکی یەکلاکەرەوە لەسەر ئەو بابەتە نییە. ئەمڕۆ لەقی کەرکووشی سەندیکای هونەرمەندان ڕایگەیان لە تەکچەی تاڵەبان لە کەرکووک پرسیان بۆ دانا و دەستە دەستە هونەرمەندان و خەڵکی شارەکە دەچوون بۆ پرسەکەی. لە کۆی ئەمڕۆ باسی خوشکەکەی دڵداری شاعیر بوو. لەو شارە ئینستیتوتێک بە ناوی زەینەبخان ناسرا و بە کچە کورد کرایەوە. ئینستیتوتەکە بۆ کاری لێکۆڵینەوە، وەرگێڕان و هۆشیاری کولتوری سوودی لێ دەبینرێت. زەینەبخان وەکو یەکەم کچ لە ناو کوردان نێردرایەوە بەرخوێندن لە شاری بەغدا. خوشکی گەورەی دڵداری شاعیری نەتەوەی کووردە، ڕەمزێکە بۆ گرنگی ڕۆڵی گەورەی ژن لە ناو کۆمەڵگەی کوردیدا. دکتۆرە مەهاباد ئازاد سەرۆکی ئینستیتوتی زەینەبخان بە 1964 وت ناونانی ئەو ئینستیتوتەش بۆ ئەوە دەگەڕێتەوە زەینەبخان ڕێچکەشکێنێکی سەردەمی خۆی بووە و مای سەربەرزی ژنانی کووردە کە وەکو یەکەم کچی کورد چۆتە بەردەم خوێندن و فێربوون.